صلى الله عليه وسلم بآفرتان فرمي رفقا بالقوارب نرمونيان بن لقل شوشكان وبس يجي آفرت بحذر وما مالي لقل باشا نيشك يعني كشكاني تربى قلقنا من بفريبي وجقلوش كشكاني لاني بارشكاني تشاك بو بري حق ليك اتو عزيت به ويش كان بيتي بروج شوش كان بيتي بريناني كردو شوش كان بيتي بروج عزيتي دا تو بري بيتي فرمو زور قوري يعني تشبيه كي رسول الله صلى الله عليه وسلم زور عجائبه اما خالي دوام خالي سيم شوشا قربيتو مالكي بلخ اكريو ناشرين بيو تيجت بس قال بيسري تو باجي كذا مالي نكي جوانا بيورونق يب عفرد واه اگر بيتو جرينجي بي بيتو ريزي بقريتو انا جوان تربه زقر بيتو بشجي خيتو مالي كي بردا ابو كياتو انسان هبوا بيجو زواج بك او رونق جوانين ابوك كدويتي زور جوان برونق ولا بري مردكي باش ولا هەش بۆ خۆی پێشەوەی شوو بکە لەو پەڕی ڕەونەق و جوانیە بووە کەیتر شووی کردووە بەدبەخت بۆ بۆ خۆی سەیرەکەی تێک چۆ ناشرین بۆ تووشی هێزار نەخۆشی بووە لەبەرەوەی مێردەکەی خراپ بۆ لەگەڵی باشە بۆیە فەرمێ ئێوە نەرم بن لەگەڵیان بۆی ئەگەرتانەوێ بە جوانی بمێنێتەوە ئەگەرتانەوێ ئیسفادەی هەبێ ئەگەرتانەوێ نەشکێ ئەگەرتانەوێ عەزیەتتان نەیە نەرم بن لەگەڵی تر ئەگەر ڕەق بی لەگەڵی بەخوا هەمووی لێگرێتەوە هەر هەمووی لێگرێتەوە پاشان ئافرەت پێویستی بەوە هەیە بپارێزرێ پێویستی بۆیە بپارێزرێ ئەمەیەکی لە خاڵەکان خۆمان کە ماڵ بارەکەین شوشەکان چی لێگەین کێن ناو پەڕۆ و شتەوە و ئەی پێچینەوە و نەوەک لە ڕێگە بەرێ بکێ بشکێن بێ بۆیە پێویستی بە پاراستن و پێویستی بە داپۆشین هەیە بۆی بمێنێتەوە بە ساغ و سەلامەتی ئەگەر بیخەیتەوە مناڵ هەڵیە و ئەو هەڵی بە ئەو یاری پێ بکە ئاشکە ئەو ماڵی مناڵی زۆرە کوپی شوشە خۆی ناگرێت یا قاپی شوشە خۆی ناگرێت یا بۆ سەرگەمی پلاسکۆوە کڕێ بۆی نەشکێ ئەوە لەبەرەوەیە جا بۆیە ئەو ئینسانەی کە لاسارە وەکو مناڵ ڕەفتارەکە یۆنی ئافرەتی بیتە دەست یۆنی ئافرەتی بێت کە ریفقی نییە هەسەکە فرمێ ریفقا بالقوارب کە نەرمونیان نییە بە جوانی بەهێمنی بە ڕێکوپێکی تەعاملی لەگەڵ ناکە بەخوا یۆنی ئافرەتی بیتە دەست بۆیە گەر ویستێ کەژ بە شوبەی تەماشا بکە زانان پیاوە تەبیعەتی چۆنە زان گرنگی پێیە بزانە نەرمونیانە لەگەڵی بزانە هێمن و لەسەر خۆی بزانای پارێزێ ئیگنامەی دەرێ ناژڵین پیاوەکەوەنە نەرم بێتەوە نەرم بێتەوە کەڵکی تیان نەمێنێ دوای ژنەکە نەزانێ خۆی پیاوەیە واژ نە باژنەکە هەر هەز بە پیاوەتیە و بکە چکە بەڕاستی پیاو کە نەیتوانی بیسەلمێنێ بۆ ئافرەتەکەی کە بەهێزە و ئەتوانێ بیپارێزێەوە ئەتوانێ گرنگی پێباوە ئەتوانێ ڕاستی کاتەوە ئافرەتیش حەز بە ژیان ناکا لەگەڵی چونکە ئاڵێ ئەمە من شوم بە ژنێ کردووە من خۆم ژنم دایمە ئەمانمێ بە دوای ئەمانە ئاگەڕێم جاتخوا ئەوی ژن بێم ئەمانە لەکوێ بێنمە بۆیە ئەبێ ئاگاداری بۆش بینەوە لەو بابەتەوە